ئەم کاتتان باش من دکتۆرە ئاشتیخواز ئەحمەد شەریف پرۆفیسۆری یاریدەدەرم لە کۆلێجی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان لە بەشی باغداری لە بڕگەی کشت و کاڵی ئەمڕۆمانە باسی گوڵی پاتۆنیاتان بۆکەین. دڵنیام لەوەی کە لە زۆربەی ماڵەکانە لەوانەیە ئەم گوڵە هەبێت. گوڵی پاتۆنیا ناوی زانستی پیتۆنیا هایبریدایە و سەر بە خێزانی باینجانیەکان یاخۆ با بڵێن سەر بە فامیلی سۆلەنیسیە و ئەم گوڵە ماوەیەکی زۆرە با بڵێن لە کوردستانە گەشە ئەکات و بەوە ناسراوە کە با بڵێن ماوەی گوڵکردنی دوور و درێژە خۆی لە ڕاستیە یەکێکە لە گوڵە وەرزێ زستانیەکان کە عادەتەن تۆوی گوڵە وەرزێ زستانیەکان ئێمە لە سەرەتای پاییزە ئەیڕوێنین و لە بەهارا گوڵەکە. بەنسبەت گوڵە وەرزێ زستانەیەکانەوە بە شێوەیەکی گشتی کە دەست دەکەن بە گوڵکردن لە سەرەتای بەهارە لەوانەیە هەتا با بڵێن سەرەتای هاوین بەردەوام بن، بەڵام پاتۆنیا لەو جۆرانەیە کە هەنێجار هەتا مانگی نۆش بە بەردەوامی گوڵەکات. کە ئەمە جوانێکی تایبەتی ئەبەخشێ بە باخچەکانمان. وە گوڵی پاتۆنیا با بڵێن نیشتیمانەکەی ئەمریکای باشوورە، بەڵام وەکوتم ماوەیەکی زۆری شەکە لە کوردستانە هاوڵاتیان بەکاری ئەهێنن، بەڵام ئەوەی کە با بڵێن جێداخە زۆر جار ئێمە ئەم گوڵەمان هەر با بڵێن بە ئینجانە بە حازرکراوی لە وڵاتانی دراوسێەوە بۆ هاتووە، یاخود ئەو تۆوانەمان بەکارهێناوە کە لە بازاڕەکانە هەیە کە زۆر جار بەداخەوە کە ئەیڕوێنیت یان چەکەرەکردنی زۆر خراپە، یاخود ئەو گوڵەمان نایەتێکە لەسەر با بڵێن ئەو پاکەتەی کەتیایەتی بۆ شێوەیە کە وەسف کراوە هەمان شتمان نایەتێ. ئەم گوڵە بەرزیەکەی لەوانەیە بەپێی تەبعاً جۆرەکانی ئەگۆڕەیە، هەنێ جۆرمان هەیە شەسپەڕە، هەنێ جۆرمان هەیە پاتۆنیای ئاساییە، جۆرە محەلیەکانی ئەوەی کە چەندین ساڵە هەر بەکار هاتووە کە بەداخەوە جوانێکی زۆری نییە گوڵەکانی، بەڵام وەکو بەرزی گوڵەکە لەوانەیە 50 تا 60 سانتیم بەرز بێتەوانێ. بەنسبەت گوڵی پاتۆنیا یەکێکە لەو ڕۆکانەی کە لە دەرەوە ئەیڕوێنین پێویستی بە تیشکێکی خۆری باش هەیە، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە نابێ بهێڵین کە زۆر جینوی بێت. بەنسبەت ئەوەی کە ئایا ئەتوانی لە ناوەوە ئەم گوڵە پەروەردەکەین واتە لە ناو ماڵە، لە ڕاستیە ئەم گوڵە پێویستی بە پلەی گەرمای 25 هەیە و هەروەها پێویستی بە ڕووناکی 16 سەعاتیش هەیە کە لەوانەیە تۆزێ قورس بێ ئەم ڕووناکیە بەردەوام یعنی بۆی دابینکەی، لەبەر ئەوە باشتر وایە کە ئەو کەسانی کە ئەیکڕن زیاتر لە دەرەوە داینێن نەک لە ناوە. خۆی لە ڕاستیە با بڵێن گڵی نمونەیی یاخۆ خاکی نمونەیی بۆ پاتۆنیا کە ئێمە با بڵێن لە مەجالی ریسێرچ زیاتر بەکاری هێنین ئەوەیە نیسبەتەکەی با بڵێن دوو بەشی پیتمۆز بێ، بەشێکی قوم بێ و بەشێکی پێلایت بێ، بەڵام لەوانەیە ئەمە تۆزێ زۆر بکەوێت لەسەر خەڵکێکی ئاسایی، لەبەر ئەوە یعنی ئێمە وامان پێ باشە هەر خاکێک بێ کە نیسبەتێکی تا ڕادەیەک باش مادەی خۆراکی تیابێت گونجاوە بۆ پاتۆنیا و پاتۆنیا بەسەرکەوتووی ئەتوانی گەشێکیا بکە. بەنسبەت پاتۆنیاوە زیاتر بۆ جوانی گوڵەکانی بەکارەهێنرێت و ئەگەر بڵێن ئایا لە ڕووی ترەوە چ سوودێکی هەیە، بێگومان سوودی زۆر هەیە. پاتۆنیا بە مۆدڵ پلانجدانرێت لەبەر ئەوەی ئێمە نەک تەنها لەبەر جوانی گوڵەکەی وەکو با بڵێن ڕۆکێکی مۆدڵ بەکاریهێنین لە بواری ئەو با بڵێن توێژینەوانەی کە لەسەر مستەوای مۆلیکولەر و لەسەر مستەوای بایۆلۆجی و فەسلەجەش بەکارەهێنرێت. بەنسبەت زیاکردنەوە پاتۆنیا بە تۆ زیاکات بە قەڵەمیش زیاکات، یعنی لەوانەیە هەنێک کەس لای سیر بێ، بەڵام خۆی لە ڕاستیە ئەگەر پارچەیەک لە پاتۆنیاکە ببڕی لە لقێکی با بڵێن گونجاو و بیکەیتە ناو پیتمۆس و سەرەکەی با بڵێن بەسەر قاپێکی شەفافدا پۆشی لە پلەی گەرمای 25 ڕەگەکە، کەواتە بە قەڵەمیش زیاکە و بە ڕێگیش بە تۆویش زیاکە.
بەنسبەت ڕەنگەکانیەوە لە ڕاستیان ڕەنگی زۆری هەیە، هەر لە ڕەنگی سپی و زەرد و سۆر و لەو ساڵانی دواییە ڕەنگی ڕەشیش بەرهەمهێنراوە. ئەم ڕەنگانی زۆرە و بەردەوامیش ڕەنگەکان لە زۆر بوونان هەر خۆمان لە کۆلێجی خۆمان با بڵێن خەریکی ئەو ئیشێن کە بەردەوام ڕەنگی جیاواز بەرهەمەهێنین لەبەرەوەی بەردەوام دایک و باوکە جیاوازەکان لەگەڵ یەکە تێکەڵاوەکەی. طبعاً بەنسبەت ئاودانی پاتۆنیاوە هەر وەکو هەر ڕۆکێکی تر بە پێی پێویست ئاو بدرێ باشە. لە وەرزە گەرماکانە خاصن ئەگەر لە باخچەیە بێ پێویستی بەوە هەیە ئەگەر زانیت وشکە بێتەوە هەموو ڕۆژێ ئاوی بێ. بەنسبەت نەخۆشیەوە لە ڕاستیە پاتۆنیا تا ڕادەیەکی باش مقاومەی نەخۆشیەکان و مێرووەکانەکە. تەنها شتێک کە ئێمە تێبینیمان کردبێ لەبەرەوەی یعنی ماوەی زیاتر لە 10 ساڵە من لەگەڵ پاتۆنیا ئیژەکەم حەشەرەیەکی بچووکمان هەیە ناوی وایت فلایە کە ئەمە با بڵێن تۆزێ ڕوەکەکە ئیزعاجەکە و تۆزێ ئینسانیش ئیزعاجەکات کە لە کاتێکا تەعاملی لەگەڵاکەیت. ڕێگەی چارەسەرکردنیشی هەر ئەوەیە ئیتر لەو کاتە چ دەرمانێکی گونجاو هەیە بۆی بەکاربێنی یا لە زۆر لە وڵاتان خاصن لە بیتی گەورەیە تەنها لزگەیەک بەکارهێنن و حەشەرەکان ئەگرێتە خۆی و بۆ شێوەیە خۆیان ڕزگارەکەن لەو حەشەرانەی ڕوبەڕووی پاتۆنیاکانە بێتەوە. طبعاً ئەم ڕووەکە لەبەرەوەی وەکوتم ساڵانێکی زۆرە لە ناو کوردستانە گەشەئەکە و من تێبینی ئەوەم کردبوو ئێمە تەنها تۆوەکانمان لە دەرەوەی وڵاتەوە ئەهێنا و با بڵێن بیرروباوەڕێکیش هەبوو ئەو کاتە کە پێی وابوو تۆ ئەو زۆرە تیجاریانە تۆ دروست ناکە یاخۆ ئەگەر تۆ دروستکە ئەو ڕۆکەی کە ئەداتێ لە ڕاستیە هیچ گرنگێکی نابێت. بۆیە من هەوڵما جوابی ئەو پرسیارە بەمەوە هەم وەکو هەنگاوێکیش بۆ ئەوەی کە چارەسەری ئەم کێشەیە بکەین. چەند ساڵێ پێش ئێستا لەسەر چەند سنفێکی تیجاری ئیشم کرد و سنفەکانم لە یەکدا وەتوانیمان با بڵێن لە دوای ئەوەی ئێڤۆنەکانمان دووبارە ڕوانەوە کۆمەڵی گوڵی ڕەنگا و ڕەنگی جوانمان دەستکەوت و هەروەها تەنانەت لەسەر جۆرە شەسپەرەکانیشی ئیشمان کرد کە پاتۆنیای شەسپەر بەڕاستی شتێکی زۆر دەگمەنە هەتا ئێستا من لە هیچ شوێنێکی بازاڕی شاتەنانت نمبینیوە و هەوڵماننا ئەوانەش با بڵێن بکەینە ناو بەرنامەی زیادکردنەکانمانەوە و خۆشبەختانە توانیمان ئێستا با بڵێن کۆلێجی کشت و کاڵ و بەشی باغداری یەکێکە لەو شوێنانی کاتوانێت جۆرەها ڕەنگی پاتۆنیا بەکار بەرهەم بێنێ بە جۆرە شەسپەرەکانیشەوە. بەنسبەت ڕواندنی تۆوی پاتۆنیاوە ئایا باشترین ڕێگە کامەیە بۆ ڕواندنی؟ لە ڕاستیا تۆوی پاتۆنیا پێویستی بە ڕووناکیە بۆ چەکەرەکردن. باشتر وایە لە کاتێکا کە ئەیڕوێنی ئینجانەیەک بێنی یان هەر شتێکە خۆ دەتەوێت تایە بڕوێنی سەرەتا شەتڵی بکەیت تۆوەکان با بڵێن دوای ئەوەی کە پیتمۆسەکەت بە جوانی ئاوە و بە تەواوەتی ئاوتدا تۆوەکان تەنها لە بەشی سەرەوەی پیتمۆسەکە دانی واتە بەگڵەکەدا بە پیتمۆسەکە یاخۆ بەگڵەکە دای نەپۆشی بۆچی لەبەرەوەی تۆی پێ پاتۆنیا پێویستی بە ڕووناکیە بۆ چەکەرەکردن و دواییش ئەمە بە سەرقاپێکی شەفافدا پۆشی بۆی زەمانەتی ئەوە بکەی کە بە ئەو بڕئاوی کەتیایەتی بە فیڕۆ نەچوە چونکە هەتا شەتڵەکان با بڵێن دەرنەچێ ناتوانێت تۆ جارێکی تر ئاوی بیتەوانێ لەبەرەوە بۆ سەرقاپە شەفافە دایپۆشین. دوایە کە گەیشتە مەرحەلەیەکی با بڵێن باش بۆ نمونە ئێستا لەم مەرحەلەیە باشە یەک ئەو شەتڵانە ئێمە ئەکەینە ناو ترێسێکی لەم جۆرەوانێ بۆچی بۆی زەمانەتی ئەوە بکەین کە گوڵاکە بەم شێوەیە ڕێگێکی بەقوەتی بۆ دروستەوێت. طبعاً ئەمە مەرحەلەیەکی گەورەیە پێویست بوو پێش ئەمە نەقل بکرێتە ناو ئینجانەوە بەڵام ئێمە بۆ بەسێکی تایبەتی خۆمان ئەم شەتڵەمان داناوە. ئەگەر گەشت بۆ ئەم مەرحەلەیەش تەنها گوڵەکانی لێ بکەرەوانێ و ئەم ئینجانەی کە هەتا پێویستە بەباشی ئاو بدرێ و لە دوای ئەوە چاڵێکی بچووکی بۆ بکەیت و بەو شێوەیە ڕوەکەکە بڕوێنیت و دووبارە ئاودانی بۆ بکەیتەوە. و ئەوەی زۆر گرنگیشە ئەوەیە کە هەموو شەتڵە با بڵێن وەرزیەکان یاخۆ هەر شەتڵێک کە خۆت بتەوێ ژمارەیەکی زۆر لە قوپۆپ و گوڵێ بۆ بکە پێویستە با بڵێن زوو سەرەکانی بقرتێنی بە ئەمەلەیە کە پێوتێ پینچین ئەمە زەمانەتی ئەوەکە کە گوڵەکە و زۆر بەرز نەبێتەوە وەڵکو زیاتر لە قوپۆپ دەرکا و چڕ بێتەوانێ و گوڵی جوانترە بۆ دروستکە.